لە تەمەنی 22 ساڵیە کەسێکم خۆشویست هاتە داوام، کەسێکی باش بوو، بەڵام ڕاستیەکەی ماڵەوە ڕازیان لەسەر نەبوو. براکان و دایکم هیچ ڕازیان لەسەر نەبوو. کە ئەوان ڕازیان لەسەر نەبوو، منش قسەی ئەوانم نەشکان. دواتر بەوە ڕازی بووم لەگەڵ کەسانێکی ترا کە بێنە داوام و هاوسەرگیری بکەم هەر کەسێ بێت. بەڵام هەر کەسێک هاتە داوام، براکانم یان دایکم ناو ناتۆران لێنا. ڕاستیەکەی بەیەکێکیانەوت پیرە و بەیەکێکیانە و ناشرینە و بەیەکێکیانە و سوالکەرە و ئەمانی تۆ لە ئێمەی کۆکەیتەوانێ لەگەڵ خانەوادەی ئێمەیان ناگونجێ. هەتا منیان گەیان بەم ڕۆژەی کە ئێستا من ژیانی منی تایە. بەڕاستی مامۆستا ژیانی من لە ئێستایە ئەوەی بۆ من ماوەتەوە تەنها کارکردنە، تەنها ماندووبوونە. یعنی نەخۆشی دایکم کە هەموو دقەیەک من بچم دایکم برم بۆ خەستەخانە و بیبم بۆ عەیادە. بۆ مافی ئەوەم نییە شەوێک لە ماڵەکە بچمە دەرەوانێ هەر جەوێک بگۆڕم. ئەڵێن نابێت دایکم بەجێ بێڵی، دایکم لای تۆ نەبێ ئیسراحەت ناکە. ئەی ئەوانی تریش هەموو کوڕکچین. منیان بەڕاستی لێرەیە کردە مزەحی. من تەواو ماندوو بووم، تەواو لەو ماڵەیە یعنی بێزار بووم. هیلاکم زۆر هیلاکم. مافی ئەوم نییە کاتێک بچمە دەرەوانێ ئەمێ بچمە دەرەوە ئەو مناڵە هێنێ بۆلام، ئەو مناڵم پێ بەخێوەکە، ئەو میوانم پێ بەڕێیەکە، دایکمە لەو لاوە هیلاکە. یعنی بەڕاستی ماندوو بوون و ناڕەحەتی من پێناسە ناکرێت. من ئێستا لەم تەمەن 45 ساڵیە ئەوەی داوای منەکە پیاوێکە ژنی تەلاقیە بێ، یان پیاوێکە ژنەکەی مردبێ و 4-5 مناڵی بەجێ هێشت بێ. ئەڵێن جا خزمەتی دایکەکەی باشتر نییە؟ جا تۆم پەروەردەی 5-6 مناڵی خەڵکە پێکرێ؟ جا تۆ 2 ڕۆژە پێت دەڵێن باوەشن، هەر یەکە و شتێک ئەڵێ. ڕاستیەکەی لە ئێستاە ژیانی من زۆر ماندووبوون و ناڕەحەتیە. هیچ حەب و سۆز و خۆشەویستی و گۆڕانکاریەک لە ژیانی منان نییە. جا من هەر لەم بەرنامەیەشەوە بە تۆی بەڕێز ئەڵێم هاوڕێکی ترم هەیە ڕاستیەکەی نەهات، وتی من حەز ناکەم بێمە بەرنامە و قسە بکەم و پێم خۆش نییە. ئەڵێ من دایکم ناو ناتۆرەکانی دایکم زیاتر منی هەراسان کردووە. دایکم پێم ئەڵێ ڕەفیقی تۆ ساحیبی 3-4 مناڵە، ڕەفیقی تۆ ئێسەوا ئەبێ بە خەسوو. ئەی ئێوە هۆکار بوون، ئێوە نەتان هێشت، ئێوە نەتان هێشت هیچ گۆڕانکاریەک لە ژیانی منە ڕووبە. مامۆستا چارەسەر چییە بۆ کەسێکی بێ ئەمەلی بێ گۆڕانکاری لە ژیانی لەسەر یەک خەت بڕوا؟ چارەسەر چییە بۆ کچێکی وەکو من؟ ئەبێ دڵی هەمویان ڕاگرم، ئەبێ دڵی براژن ڕابگری، دڵی براکانە ڕابگری، دڵی میوانەکان ڕابگری، هیچ قسەیە نەکەی، کەس دڵی نەئێشێ، لە ماڵ نەچیتە دەرەوە، بە دیاریانەوە دانیشی، خزمەتیان بکەی، یعنی هەتا کەی. باوکت لە ژیانە ماوە؟ نەخێر، باوکم بەڕەحمەت بێ ئەویش سەرەتا هۆکار بوو. هەر کەسێک بهاتایە بۆ داوام ئەویش بەشی خۆی ناو ناتۆری لێنە و ئەو ئەمە لە ئاستی ئێمەیە نییە و ئەمە لە ئاستی تۆیان نییە. چەند برات هەبوو؟ 5 برام هەیە، هەموو براکانم لە ماڵی خۆیانن. ڕاستیەکەی هەر برا هەر کەسە لە ماڵی خۆشی بێ هەر کەسە ماڵی خۆی پێچێ بەڕێوە. ئەگەر بێن سەردانی ئێمە بکەن تەنها بۆ سەردانکردنێ، بۆ ئەحواڵپرسینێ، یا بۆ ئێوارەیەک یان بۆ شەوێک، بۆ ماندووبوونمان ماندوو ئەبین پێیانەوە، نەک بۆ خزمەتکردنمان بێ. خوێندنە تەواو کرد؟ من خوێندنیشم تەواو نەکرد، نەمتوانی خوێندن تەواوکەم. دایکم بەردەوام نەخۆش بوو، هەموو کاتەکانم زیاتر بە دوای نەخۆشی دایکمان ڕامە کرد، بۆیە نەمەتوانی خوێندنەکەش تەواو بکەم. ئێستا لەم ڕۆژە موچەیەکی خۆشم هەبوایە، بمتوانێ هەر چۆنێ بێ خۆشم بەرم بەڕێوە. تا چەندت خوێند؟ من تا دویم تەوەستە. هیچی تر ماوە بۆمان بڵێ؟
وڵی مامەسا ئازارەکانی ژیانم زۆرە بەس ئێستا یعنی چی باسکەم هەندێک جار ئافرەتێک پێ عیبە بڵێ من چۆن براکەم مافی خۆیەتی عەفو و سۆز و خۆشەویستی لەگەڵ خێزانەکەیە هەبێ چۆن مافی خۆیەتی لەگەڵ خێزانی خۆیان بچێتە دەرەوە چۆن مافی خۆیەتی لەگەڵ خێزانی خۆیان ئیسراحەتکە ئەی بۆ مافی من نییە يعني ئەوان بۆ مافی من نییە بۆ من عیبەیە بۆ من عیبەیە ئەگەر بەڕای خۆم بڵێم زەواجەکەم بۆ من عیبەیە ئەگەر کەسێکی تر ژنەکەشی عمری خواب بکە پیاوێک ژن بێنێتەوە ئاسایی بێ بۆ من عیبەیە شوو بکەم بە پیاوێکە ژنی عمری خوای کردووە